يكم. عن عبد الله نعمان بن بشير رضي الله عنهما قال: سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول: لتسوون صفوفكم أو ليخالفن الله بين وجوهكم. متفق عليه. لا عبد الله كري بشيروا رضا ورحمتي پروردگاری لێبێت دەجێڕنەوە کە وتوویەتی: بیستومە لە پێغەمبەر صلى الله عليه وسلم کە دەفەرمێت یان ڕیزەکانی نوێشتان یەکسان و ڕێک دەخەن یان ئەوە تا پەروەردگاری گەورە ناڕێکی دروست دەکات لە نێوانتان. دەی موسڵمان گوێ لە پێغەمبەری خوا بگرە صلى الله عليه وسلم، بترسە لەو نزایە. ئایا بەشبەشی ئەمڕۆی مسلمانان بەرهەمی ئەو ناڕێکی ریزەکانمان و ئەو نزایی پێغەمبەر صلى الله عليه وسلم نییە؟ 32. عن عائشة رضي الله عنها قالت: قال رسول الله صلى الله عليه وسلم: من أحدث في أمرنا هذا ما ليس منه فهو رد. متفق عليه. لا خاتو عائشەوە ڕزای پەروەردگاری لێبێت دەجێڕنەوە کە وتوویەتی: پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرموویەتی: هەر کەسێک لەم ئیشەی ئێمەدا کە ئیسلامە شتێکدا بهێنێت کە لە ئایندا نەبێت، ئەوە ئەو شتە بەرپەرچ دراوەیە و وەرناگیرێت، واتە شتی تازە داهێنان لە عیبادەت و بەندایەتی و بیر و باوەڕدا شتێکی ناپەسەندە و وەرناگیرێت. 33. عن أبي مسعود عقبة بن عمرو رضي الله عنه قال: قال رسول الله صلى الله عليه وسلم: من دل على خير فله مثل أجر فاعله. رواه مسلم. لا باوچی مسعود عقبەی کوڕی عەمرەوە ڕزای پەروەردگاری لێبێت دەجێڕنەوە کە وتوویەتی: پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرموویەتی: هەر کەسێک ڕێنمایی بکات بۆ چاکەیەک ئەوە بۆ ئەویش دەنووسرێت چاکە و پاداش بە وێنەی ئەو کەسەی کە چاکەکە ئەنجام دەدات. واتە ڕێنمایی بۆ ئیشی چاک کارێکی پەسەندە و پاداشتی چاکەکارەکەی بۆ دەنووسرێت بێ ئەوەی لە پاداشتی چاکەکارەکە کەم بکرێتەوە. 34. عن أبي عبد الرحمن زيد بن خالد جهني رضي الله عنه قال: قال رسول الله صلى الله عليه وسلم: من جهز غازيا في سبيل الله فقد غزا، ومن خلف غازيا في أهله بخير فقد غزا. متفق عليه. لباوچی عبد الرحمن زەیدی کوڕی خالیدی جوهەینیەوە ڕزای پەروەردگاریان لەسەر بێت دەجێڕنەوە کە وتوویەتی: پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرموویەتی: هەر کەسێک کەلوپەلێکی کەسێکی مجاهید لە ڕێگای خوددا دابین بکات بەڕاستیەوە غەزای کردووە، و هەر کەسێک بە شێوەیەکی چاک سەرپەرشتی خێزانی مجاهیدێک بکات بەڕاستی ئەویش غەزای کردووە. 35. عن أنس رضي الله عنه عن النبي صلى الله عليه وسلم قال: لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه. متفق عليه. لا أنسوا رزاي پەروەردگاری لێبێت دەجێڕنەوە کە پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرموویەتی: هیچ کام لە ئێوە باوەڕداری ڕاز نییە تا ئەوەی بۆ خۆی پێی خۆشە بۆ برا ئاینەکەشی پێخۆش نەبێ. ئاشکرایە کەس بۆ خۆی ناوی خراپ و قسەی خراپ و تانەوتە شەری ناوێ، کەوابێ نابێ بۆ برای مسلمانی خۆیشی
بەڕەوای ببینێ. 36 عن أبي سعيد الخدري رضي الله عنه قال: سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول: من رأى منكم منكرا فليغيره بيده، فإن لم يستطع فبلسانه، فإن لم يستطع فبقلبه، وذلك أضعف الإيمان. رواه مسلم. لا أبو سعيد خضريەوە ڕزای پەروەردگاری لێبێت دەژێڕنەوە کە وتوویەتی بیستومە لە پێغەمبەر صلى الله عليه وسلم دەیفەرموو: هەر کام لە ئێوە شتێکی ناپەسەندی دی با بەدەستی بیگۆڕێت، و ئەگەر بەو شێوەیە نەیتوانی با بە زمانی هەوڵی گۆڕینی بدات، و ئەگەر بەو شێوەیەش نەیتوانی با بەدڵ ڕقی لە ئیشەکە ببێتەوە. ئەوە لاواسترین پلەی ئیمانە. ئەو سێ قۆناغا دەبێت لە پاش نەتوانی یەکەم و بۆ دووهەم بچێت، هەروەها بۆ سێهەم، نەک هەر لە پلەی سێهەمدا دان بە خۆتا بگریت. 37 عن عائشة رضي الله عنها أن رسول الله صلى الله عليه وسلم قال: من ظلم قيد شبر من الأرض طوقه من 7 أرضين. متفق عليه. لا خاتو عايشەوە دەجێڕنەوە کە بەڕاستی پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرموویەتی: هەر کەسێک لە زەوی خەڵک بە ئەندازەی بستێک ستەم بکات، ئەوە هەتا هەر 7 زەویەکە هەڵ ئەکەندرێت و ئەکرێ بە ئەڵقەیەک و ئەکرێتە ملیەوە لە ڕۆژی قیامەتە و بەو شێوەیە سزا دەدرێت. وریابن ستەم تاریکایەکی زۆرە لە ڕۆژی قیامەتە. 38 وعن أبي موسى رضي الله عنه قال: قال رسول الله صلى الله عليه وسلم: إن الله ليملي للظالم فإذا أخذه لم يفلته. ثم قرأ: وكذلك أخذ ربك إذا أخذ القرى وهي ظالمة إن أخذه أليم شديد. لا أبو موسى رضای پەروەردگاری لێبێت دەجێڕنەوە کە وتوویەتی پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرموویەتی: بەڕاستی خوا ماوە بەستەم کار دەدات دوایی کە گرتی تازە بەری نادات. لە پاشە ئەم ئاەتەی خوێندەوە و هەر ئاوایە گرتنی پەروەردگاری تۆ هەر کاتێ خەڵکی دەیەک بگرێت کە ستەمکار بێت، بەڕاستی گرتنی ئەو زۆر بە ئازار و توندە. خوا پەنامان بدات لە خەشمی خۆی بە لوتف و کەڕەمی خۆی. 39 وعن خولة بنت عامر الأنصارية وهي امرأة حمزة رضي الله عنه وعنها قالت: سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول: إن رجالا يتخوضون في مال الله بغير حق فلهم النار يوم القيامة. رواه بخاري. لا خاتو خولەی کچی عامیری ئەنساریەوە ڕزای پەروەردگاریان لەسەر بێت کە خێزانی حەمزەیە ڕزای پەروەردگاری لەسەر بێت دەجێڕنەوە کە دەڵێ بیستم لە پێغەمبەر صلى الله عليه وسلم کە دەیفەرموو بەڕاستی پیاوانێک بەناڕەوا دەستیان خستووەتە ناو بەیت المالەوە و بە کەیفی خۆیان خەرجی دەکەن بۆ ئەوان ئاگر هەیە لە ڕۆژی قیامەتە. جا خۆزگەمان بەو کەسە نەبێ کە لەو ڕۆژەدا ئەو سەروەت و سامانەی دەکەوێتە لاو ئاگای لە قیامەت و هەژماری نامێنێ. هەر ئەم چەند ڕۆژەی دنیای لا گرنگە و هیچی تر. چلەم وعن أبي موسى رضي الله عنه قال: قال رسول الله صلى الله عليه وسلم:
المؤمن للمؤمن كالبنيان يشد بعضه بعضا وشبك بين أصابعه. متفق عليه. لا أبو موسى رزاي پروردگاری لێبێت دەجارنەوە کە وتوویەتی پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرموویەتی باوەڕدار لەگەڵ باوەڕداردا وەکو خانوەکانوان هەندێکیان هەندێکی تریان بەهێز دەکات و پەنجەکانی کرد بەناو یەکدا واتە پێویستە ئاوا پشتی یەکتر بگرن و یەکتر بەهێز بکەن. دەبزانن ئێمە واین ئەجینا پێویستە پەشیمان بینەوە بەداخەوە ئێمە بانگەوازی بەشبەشی و خەتخەتێنە دەکەین و ئەو فەرمودانەمان خستوەتە پشتگوێ و لافی ئیسلامی و مشورخۆری ئیسلام لێ دەدەین. 41 عن نعمان بن بشير رضي الله عنهما قال: قال رسول الله صلى الله عليه وسلم: مثل المؤمنين في توادهم وتراحمهم وتعاطفهم كمثل الجسد إذا اشتكى منه عضو تداعي له سائر الجسد بالسهر والحمى. متفق عليه. لا نعمانی کوڕی بەشیرەوە ڕەزای پەروەردگاری لێبێت دەجێڕنەوە کاوتویەتی پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرموویەتی وێنەی باوەڕداران لە خۆشەویستیان و سۆزیان و بەزەییان بۆ یەکتری وەکو یەک لاشەیە هەر کاتێ پارچەیەکی ژان بکات باقی لاشەکە هاواری بۆ دەکات بە بێداری. دەی ئایا ئێمە واین ژان و ئێشی هەر مسڵمانەیەک دەبێ بەهۆی بێخەوی و تا بۆمان یان هەر قسەی ڕوتە و بێناوەڕۆک نەعوذ بالله. 42 وعن جندب بن عبد الله رضي الله عنه قال: قال رسول الله صلى الله عليه وسلم: من صلى صلاة الصبح فهو في ذمة الله فلا يطلبنكم الله من ذمته بشيء فإنه من يطلبه من ذمته بشيء يدركه ثم يكبه على وجهه في نار جهنم. رواه مسلم. لا جندوبی کوڕی عەبدوڵڵاوە ڕەزای پەروەردگاری لێبێت دەجێڕنەوە کاوتویەتی پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرموویەتی هەر کەسێک نوێژی بەیانی کرد ئەوە ئەو کەسە وا لەژێر چاودێری پەروەردگاردایە جا بە خوددا داوای شتێکتان لێ نەکات کە لەژێر چاودێری ئەودایە. بەڕاستی هەر کەسێک خوا داوای شتێکی لێ بکات کە لەژێر چاودێری ئەودا بوو پێی دەگات و ڕزگار نابێ لە پاشا پەروەردگار بەدەما دەیخاتە ناو ئاگرەوە واتە نوێژ خوێنێک نەکوژیت بەڕاستی لە دەستی پەروەردگار ڕزگارت نابێت. 43 وعن ابن عمر رضي الله عنهما أن رسول الله صلى الله عليه وسلم قال: المسلم أخو المسلم لا يظلمه ولا يسلمه من كان في حاجة أخيه كان الله في حاجته ومن فرج عن مسلم كربته فرج الله عنه بها كربة من كرب يوم القيامة ومن ستر مسلما ستره الله يوم القيامة. متفق عليه. لا عەبدوڵڵای کوڕی عومەرەوە ڕەزای پەروەردگاریان لێبێت دەجێڕنەوە کە پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرموویەتی مسلمان برای مسلمانە ستەمی لێ ناکات و نایدات بەدەستم کارەوە هەر کەسێک هەوڵ بدات بۆ دابینکردنی پێویستی برای خۆی خوا پێویستی ئەو جێبەجێ دەکات و هەر کەسێک ناڕەحەتیەک لەسەر مسلمانێک لابات ئەوە پەروەردگار لەباتی ئەوە ناڕەحەتیەک لە ناڕەحەتیەکانی قیامەتی
لەسەر لا دەبات و هەر کەسێک هەی بوو عاری مسلمانێکدا پۆشێت لە هەر بارەیەکەوە بێت خوا بە بەزەی و لطفی خۆی ئەو کەسە داپۆشێت لە ڕۆژی قیامەتە. 44 وعن أبي هريرة رضي الله عنه أن النبي صلى الله عليه وسلم قال: حق المسلم على المسلم 5: رد السلام، وعيادة المريض، واتباع الجنائز، وإجابة الدعوة، وتشميت العاطس. متفق عليه. لا ئەبوو هوڕێڕەوە ڕەزای پەروەردگاری لێبێت دەجێڕنەوە کە بەڕاستی پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرموویەتی: مافی مسلمان بەسەر مسلمانەوە پێنجن. یەکەم وەرامدانەوەی سەلامی، دووەم سەرلێدان لە کاتی نەخۆشیدا، سێیەم دواکەوتنی جەنازە بۆ سەر قەبران، چوارەم وەرامدانەوەی داوەتکردنی، پێنجەم نزای خێرکردن بۆ ئەو کەسەی کە دەپژمێت و دەڵێ ئەلحەمدولیللا بە وشەی خوا ڕەحمەت پێ بکات یەرحەموکە الله. 45 وعن أنس رضي الله عنه قال: قال رسول الله صلى الله عليه وسلم: انصر أخاك ظالما أو مظلوما. فقال رجل: يا رسول الله، انصره إذا كان مظلوما. أرأيت إن كان ظالما كيف أنصره؟ قال: تحجزه أو تمنعه من الظلم فإن ذلك نصره. رواه بخاري. لا ئەنەسەوە ڕەزای پەروەردگاری لێبێت دەجێڕنەوە کە وتوویەتی: پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرموویەتی: یارمەتی براکەت بدە ستەمکار بێت یان ستەم لێکراو. جا لەو کاتەدا پیاوێک وتی: ئەی پێغەمبەر صلى الله عليه وسلم، یارمەتیە دەم ئەو کاتەی کە ستەم لێکراو بوو. ئەدی ئەگەر ستەمکار بوو چۆن یارمەتی بدەم؟ فەرمووی: ماوەی پێمەدا کە ستەم بکات. بەڕاستیەوە یارمەتی دانی ئەوە. بەڵێ ڕاست دەفەرموویت ئەی پێغەمبەری ئازیز، چونکە بەو شێوەیە ستەم کەمتر دەکات و سزای کەمتر دەبێ. چ یارمەتیەک لەوە چاکترە؟ 46 عن أم كلثوم بنت عقبة بن معيط رضي الله عنهما قالت: سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول: ليس الكذاب الذي يصلح بين الناس فينمي خيرا أو يقول خيرا. متفق عليه. لا خاتو كەلثومی کچی عوقبەی کوڕی معایتەوە ڕەزای پەروەردگاریان لەسەر بێت دەجێڕنەوە کە وتوویەتی: بیستومە لە پێغەمبەر صلى الله عليه وسلم کە دەی فەرموو: بە درۆزن ناژمێردرێت ئەو کەسەی کە ناوبژی بکات لە نێوان خەڵکدا، قسەی چاک بگوازێتەوە یان قسەی چاک بکات کە واش نەبوو بێت بە مەبەستی ئاشکردنەوەیان. 47 عن حارثة بن وهب رضي الله عنه قال: سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول: ألا أخبركم بأهل الجنة؟ كل ضعيف متضعف لو أقسم على الله لا بره. ألا أخبركم بأهل النار؟ كل عتل جواظ مستكبر. متفق عليه. لا حارثەی کوڕی وەهەبەوە ڕەزای پەروەردگاریان لێبێت داجێڕنەوە کە وتوویەتی: بیستومە کە پێغەمبەر صلى الله عليه وسلم دەی فەرموو: ئایا خەڵکی بەهەشتیتان پێ بناسێنم؟ هەموو لاوازێکی خۆلاوازکەرە. ئەگەر بێت و سوێند لەسەر خوا بخوات، خوا ئەو سوێندەی بۆ دەباتە سەر. ئایا خەڵکی ناو ئاگری دۆزەخیشتان پێ بناسێنم؟ هەموو دڵڕەقێکی فیسکەری خۆ بەزلزانە، عوتل، زبر و وشک و دڵڕەق،
جواذ فیسکەر و تندڕەوشت. 38. وعن أبي هريرة رضي الله عنه عن رسول الله صلى الله عليه وسلم قال: إنه ليأتي الرجل السمين العظيم يوم القيامة لا يزن عند الله جناح بعوضة. متفق عليه. لا أبو هريرة رضای پەروەردگاری لێبێت دەجێڕنەوە کە پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرموویەتی: بەڕاستی لە ڕۆژی قیامەتە پیاوی قەڵەوی گەورەی وادێن مرۆڤ سامیان لێ دەکات، بەڵام لای خوا هاوچێشی باڵی مێشولەیەکیشی نییە، واتە کردەوەی چاک و بەرنامەی چاک و خۆ زەحمەتدان لە دنیادا بۆ خوا و خۆلاوازکردن مایەی بەختەوەریە، نەک خۆ قەڵەوکردن بە حەرام و حەڵاڵ و پشت گوێ خستنی یاسای پەروەردگار. 39. وعن أسامة رضي الله عنه عن النبي صلى الله عليه وسلم قال: قمت على باب الجنة فإذا عامة من دخلها المساكين وأصحاب الجد محبوسون، غير أن أصحاب النار قد أمر بهم إلى النار. وقمت على باب النار فإذا عامة من دخلها النساء. متفق عليه. لا ئوسامەوە ڕزای پەروەردگاری لێبێت دەژێڕنەوە کە پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرموویەتی: لە دەرگای بەهەشتدا وەستام، دیتم زۆربەی ئەوانەی کە دەچنە بەهەشتەوە فەقیر و بێنەواکانن و دەوڵەمەندەکان بەند کرابوون، بەڵام دۆزەخیەکان بڕیار درابوو بخرێنە ئاگرەوە، و لەسەر دەرگای دۆزەخ وەستام، دیتم زۆربەی ئەوانەی کە دەچنە ناویەوە ئافرەتانن. دەی سەروەتمەندانی مسلمان و خوشکان، ئاگاتان لەخۆ بێت و فریای خۆتان بکەون پێش گەیشتن بەو جێگایەی کە هیچ پەنایەک نییە بێجگە لە پەنای پەروەردگار. 50. عن أبي هريرة رضي الله عنه أن النبي صلى الله عليه وسلم قال: والله لا يؤمن، والله لا يؤمن، والله لا يؤمن. قيل: من يا رسول الله؟ قال: الذي لا يأمن جاره بوائقه. متفق عليه. لا أبو هريرة ڕزای پەروەردگاری لێبێت دەجێڕنەوە کە بەڕاستی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فەرموویەتی: بەخوا ئیمانی نییە، بەخوا ئیمانی نییە، بەخوا ئیمانی نییە. بێژرا چێ ئەی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم؟ فەرمووی: ئەو کەسەی کە هاوسێکەی ئەمین نەبێ لە خراپە و زیانی. 51. عن عائشة رضي الله عنها قالت: قال رسول الله صلى الله عليه وسلم: الرحم معلقة بالعرش تقول: من وصلني وصل الله، ومن قطعني قطعه الله. متفق عليه. لا خاتو عائشەوە ڕزای پەروەردگاری لێبێت داجێڕنەوە کە فەرموویەتی: پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فەرموویەتی: ڕەحم هەڵواسراوە بە عەرشدا و ئەڵێ ئەو کەسەی من پەیوەندی دەگەێنێت خوا بیگەێنێت بە مەبەستەکانی، ئەو کەسەیش کە من دەپچڕێنێت خوا بیپچڕێنێت. مەبەست پەیوەندی خزمەتی و جێبەجێکردنی سیلەی ڕەحمە. جا پێویستە لەسەر خاوەن باوەڕان کە پەیوەندی خۆشیان و خزمانیان بەتینتر و پتەوتر بکەنەوە و هەرگیز لە بیری پچڕانیدا نەبن. 52. عن أبي بكرة نفيع بن حارث رضي الله عنه قال: قال رسول الله صلى الله عليه وسلم: ألا أنبئكم بأكبر الكبائر؟
3 قلنا بلى يا رسول الله. قال الإشراك بالله وعقوق الوالدين. وكان متكئا فجلس فقال ألا وقول زور وشهادة زور. فما زال يكررها حتى قلنا ليته سكت. متفق عليه. لا باوچی بەکڕە نوفەیئی کوڕی حاریثەوە دەجێڕنەوە کە دەڵێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی ئایا گەورەترینی تاوانە گەورەکانتان پێ بڵێم؟ 3 جار ئەمەی فەرموو. ئێمەیش وتمان بەڵێ ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. فەرمووی هاوبەشدانان بۆ خوا، خراپ جوڵانەوە لەگەڵ دایک و باوک. اینجا کەشانی دانابوو هەستا و دانیشت و فەرمووی ئاگادار بن قسەی درۆ و شایەتی درۆ. ئەم قسەی هەردوو پات دەکردەوە بە شێوەیە کەوتمان خۆزگە بێدەنگ بووبایە و زیاتر خۆی ماندوو نەکردایە. هیوادارم براو خوشکانی بەڕێزم لەم 4 سیفەتە پارێزراو بن و بە شتێکی زۆر خراپ تەماشایان بکەن. مەبەستمان یەکەم شرک، دووەم خراپ جوڵانەوە لەگەڵ دایک و باوک، سێیەم درۆکردن، چارەم شایەتیدان بە درۆ. سەلامی پەروەردگارت لێبێ ئەی پێغەمبەری دڵسۆز و مرۆڤ پەروەر. 53 عن أبي سعيد الخدري رضي الله عنه عن النبي صلى الله عليه وسلم قال لا تصاحب إلا مؤمنا ولا يأكل طعامك إلا التقى. رواه أبو داود والترمذي بإسناد لا بأس به. لا أبو سعيد خدريوا رضای پەروەردگاری لێبێت دەجێڕنەوە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی جگەل لە باوەڕدار هاوڕێتی کەسی تر مەکە و با جگەل لە خواترس کەسی تر خواردنت نەخوات. ئاشکرایە ئەگەر مرۆڤ هاوڕێتی پیاوی خراپی نەکرد پیاوی خراپ نایەتە لای و نانی ناخوات. واتە سەرەتای فەرمودەکە دەبێ بە کۆتاییەکەی بمعنى مفهوميوة. 54 عن أبي هريرة رضي الله عنه قال قال رسول الله صلى الله عليه وسلم إن الله تعالى يقول يوم القيامة أين المتحابون بجلاله اليوم أظلهم في ظلي يوم لا ظل إلا ظلي. رواه مسلم. لا أبو هريرة رضای پەروەردگاری لێبێت دەجێڕنەوە کە وتوویەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی بەڕاستی خوای باڵادەست لە ڕۆژی قیامەتە دەفەرمێت کوان ئەوانەی کە لەبەر من یەکتریان خۆشویستووە ئەمڕۆدایان دەپۆشم لەژێر سێبەری خۆمدا لەو ڕۆژەی کە هیچ سێبەرێک نییە بێجگە لە سێبەری خۆم. جا خۆزگەم بەوانەی کە یەکتریان خۆش دەوێ لەبەر خوا لەو ڕۆژەدا. 55 وعنه قال قال رسول الله صلى الله عليه وسلم والذي نفسي بيده لا تدخلوا الجنة حتى تؤمنوا ولا تؤمنوا حتى تحابوا أولا أدلكم على شيء إذا فعلتموه تحاببتم أفشوا السلام بينكم. رواه مسلم. لا أبو هريرة رضای پەروەردگاری لێبێت دەجێڕنەوە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی سوێن بەو کەسەی کە گیانی منی بەدەستە ناچنە بەهەشتەوە هەتاوەکو باوەڕ بەخوا نەهێنن و باوەڕ ناهێنن هەتاوەکو یەکتریتان خۆش نەوێت. ئایا شتێکتان پێ نەڵێم ئەگەر کردتان یەکتریتان خۆش دەوێت؟ لەناو خۆتاندا زۆر سەلام لە یەکتری بکەن و وشەی سەلام بڵاو بکەنەوە. بەداخەوە
ئەم فەرموودە گرنگەی پێغەمبەری ئازیز صلى الله عليه وسلم پشتگوێ خراوە و یاسای بێگانە لە ناوماندا باوە. سەلام ناوی خوا و وشەی قورئانە، فڕەیدا هەلە و میرسی گیانە. 56 عن ابن عمر رضي الله عنهما قال: أن رسول الله صلى الله عليه وسلم قال: أمرت أن أقاتل الناس حتى يشهدوا أن لا إله إلا الله وأن محمدا رسول الله ويقيموا الصلاة ويؤتوا الزكاة، فإذا فعلوا ذلك عصموا مني دماءهم وأموالهم إلا بحق الإسلام وحسابهم على الله تعالى. متفق عليه. لا عبد الله كري عمروا رزاي پروردگاری لێبێت دەجێڕنەوە کە بەڕاستی پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرموویەتی: فەرمانم پێدراوە کە جەنگ لەگەڵ خەڵکا بکەم تا شایەتی دەدەن کە هیچ پەرستراوێکی ڕاز نییە بێجگە لە خوا، بەڕاستی محەممەد پێغەمبەری خوایە و نوێژ بکەن و زەکات بدەن. ئەگەر ئەمەیان کرد ئەوە پاراستویانە لە من گیان و ماڵیان مەگەر بە مافێکی ئیسلام، وەکو کوشتن لە تۆڵەی کوشتنی ناحەقدا، جاییتر لە دڵدا ڕاست بکەن یان نا، ئەوە هەژماریان بەدەست خوای باڵا دەستە. پەروەردگاریش هیچی لێپەنا نادرێت و ئاگاداری ڕاز و نیازی ناو دڵی مرۆڤە. 57 عن أبي هريرة رضي الله عنه قال: قال رسول الله صلى الله عليه وسلم: لما خلق الله الخلق كتب في كتابه فهو عنده فوق العرش إن رحمتي تغلب غضبي. متفق عليه. لا أبو هريرة رزاي پەروەردگاری لێبێت دەجێڕنەوە کە وتویەتی پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرموویەتی: کاتێک کە خوا مەخلوقاتی بەدیهێنا لە کتابێکدا کە لای خۆیەتی لەسەر عەرش نووسیەتی، بەڕاستی سۆز و بەزەیم زاڵە بەسەر تووڕەیمدا، واتە مەخلوقات هەر زۆر بەزووی سۆز و ڕەحمەتی خوا دەیانگرێتەوە و زۆر درەنگ ڕق و خینی هەڵدەستێت و تۆڵە لە تاوانبار دەکاتەوە. يا رب لك الحمد كما ينبغي لجلال وجهك وعظيم سلطانك. 58 وعن جابر رضي الله عنه قال: قال رسول الله صلى الله عليه وسلم: مثل الصلوات الخمس كمثل نهر جار غمر على باب أحدكم يغتسل منه كل يوم 5 مرات. رواه مسلم. لا جابرەوە ڕزای پەروەردگاری لێبێت دەجێڕنەوە کە وتویەتی: پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرموویەتی: نمونەی پێنج نوێژەکان وەکو جۆگەلەیەکی ڕۆیشتووی زۆر بە بەرماڵی یەکێک لە ئێوەدا بڕوات و هەموو ڕۆژێک 5 جار خۆی لێ بشوات وایە، واتە چۆن هیچ چڵکێکی پێوە نامێنێت هەر ئاواش هیچ تاوانێکی پێوە نامێنێ. سپاس بۆ پەروەردگار. 59 عن أبي هريرة رضي الله عنه أن رسول الله صلى الله عليه وسلم قال: لو يعلم المؤمن ما عند الله من العقوبة ما طمع بجنته أحد، ولو يعلم الكافر ما عند الله من الرحمة ما قنط من جنته أحد. رواه مسلم. لا أبو هريرة رزاي پەروەردگاری لێبێت دەجێڕنەوە کە بەڕاستی پێغەمبەر صلى الله عليه وسلم
فەرموویەتی: ئەگەر باوەڕدار بزانێت پەروەردگار چەند تۆڵەی لایە، هیچ کەسێک بە تەمای بەهەشت نابێت، و ئەگەر کافر بزانێت پەروەردگار چەند سۆز و بەزەی لایە، هەرگیز هیچ کەسێک لە بەهەشت ناومێت نابێت. واتە باوەڕدار نابێت لە عاقیبەتی خۆی ئەمین بێ و نابێ ناومێدیش بێ، بەڵکو بەنداتی لە نێوان ترسی عاقیبەت و بەتەمای ڕەحمەت و سۆزی پەروەردگار ئەنجام بدات. شەستەم: وعنه قال: قال رسول الله صلى الله عليه وسلم: لا يلج النار رجل بكى من خشية الله حتى يعود اللبن في الضرع، ولا يجتمع غبار في سبيل الله ودخان جهنم. رواه الترمذي وقال: حديث حسن صحيح. لا ئەبوو هوڕەیڕەوە ڕەزای پەروەردگاری لێبێت دەجێڕنەوە کە پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرموویەتی: ناچێتە ئاگری دۆزەخەوە ئەو پیاوەی کە لە ترسی پەروەردگار بگریت هەتا شیر نەچێتەوە گوان، کە ئەمە شتێکی مەحاڵە، واتە چوونە دۆزەخی ئەویش مەحاڵە. و دەفەرموێ تۆزێ لە ڕێگای خوادا بەڕووی ئینسانەوە بنووسێت کۆ نابێتەوە لەگەڵ دووکەڵی دۆزەخدا. واتە ئەو کەسەی کە نیەتی ڕاز بێ و جیهاد بکات لە ڕێگای پەروەردگاردا ناچێتە ناو دۆزەخەوە. شەست و یەکەمین: وعنه عن النبي صلى الله عليه وسلم قال: تعس عبد الدينار والدرهم والقطيفة والخميصة، إن أعطي رضي، وإن لم يعط لم يرضى. رواه بخاري. لا ئەبوو هوڕەیڕەوە ڕەزای پەروەردگاری لێبێت ئەجێڕنەوە کە پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرموویەتی: با بمرێت بەندەی دینار و درهەم و پارچە و لیباس، ئەگەر شتی بدرێتێ ڕازی دەبێ و ئەگەر شتی پێ نەدرێت ڕازی نابێت. واتە تەنها لە شوێن بەرژەوەندی و سوودی خۆی دەگەڕێ و ئارەزوو مەبەستی خۆی دەپەرستێت. شەست و دووەمین: وعنه قال: قال رسول الله صلى الله عليه وسلم: الدنيا سجن المؤمن وجنة الكافر. رواه مسلم. هەر لە ئەبوو هوڕەیڕەوە ڕەزای پەروەردگاری لێبێت دەجێڕنەوە کە پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرموویەتی: دنیا بۆ باوەڕدار لە چاو بەهەشت وەک بەندین خانەیە، بۆ کافریش دنیا لە چاو ئازار و ناخۆشی دۆزەخ وەک بەهەشت وایە. کەی بەندین خانە جێگەی ژیانە، عەقڵت وردۆکە و ئیشت بزانە، دنیا چێڵگەیە و مەزرعەی دوایی لە دەستی نەدەیت بە کەللەبایی، بێئێش و ئازار بەبێ دەردی سەر، ناچێتە بەهەشت نابیت بەختەوەر. شەست و سێیەمین: وعن كعب بن عياض رضي الله عنه قال: سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول: إن لكل أمة فتنة، وفتنة أمتي مال. رواه الترمذي وقال: حديث حسن صحيح. لا كعبی کوڕی عیازەوە ڕەزای پەروەردگاری لێبێت دەجێڕنەوە کە وتوویەتی: بیستم لە پێغەمبەر صلى الله عليه وسلم دەیفەرموو: بەڕاستی بۆ هەموو گەلێک شتێک بووە بۆ تاقیکردنەوە و بەڵای ئومەتی من ئەم ماڵەیە، واتە سەروەت و سامانی دنیا هۆی تاقیکردنەوەی باوەڕدارانە. ئەو کەسەی لە ڕێگای ڕاست و دروستەوە بەدەستی بهێنێ و هەروەها لە ڕێگای ڕاست و دروستەوە خەرجی بکات باشە، ئەجینا بەو ماڵە شەرمەزاری هەردوو دنیا دەبێت. شەست و چارەمین: عن أبي هريرة رضي الله عنه أن رسول الله صلى الله عليه وسلم قال: قال الله تعالى:
أنفق يا ابن آدم ينفق عليك. متفق عليه. لا أبو هريرة رضای پەروەردگاری لێبێت دەجێڕنەوە کە بەڕاستی پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرموویەتی خوای باڵا دەست دەفەرمێت ببەخشە ئەی بەنی ئادەم پێت دەبەخشم واتە بەخشی نەک ماڵ کەم ناکاتەوە بەڵکو زیادی دەکات. 65 وعن عبد الله بن عمرو بن عاص رضي الله عنهما أن رجلا سأل رسول الله صلى الله عليه وسلم أي الإسلام خير؟ قال تطعم الطعام وتقرأ السلام على من عرفته ومن لم تعرف. متفق عليه. لا عبدوڵای کوڕی عەمری کوڕی عاسەوە ڕەزای پەروەردگار لە خۆی و باوکی بێت دەجێڕنەوە کە پیاوێک پرسیاری لە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم کردو وتی ئەی پێغەمبەر صلى الله عليه وسلم کام بەشەی ئیسلام زۆر چاکترە؟ فەرمووی خواردن بدەیت و سەلام لەو کەسە بکەیت کە دەیناسی و لەو کەسەیش کە نایناسیت. هەروەها لە فەرمودەی تردا هاتووە کە لە ئاخر زەماندا سەلام تەنها لە ناسراو دەکرێت. ڕاستت فەرمووە ئەی پێغەمبەری ئازیز وا ئێمە ئێستا لەو زەمانەدا دەژین سەلام لە نەناسراوکردن جێگای سەرسوڕمانە. 66 عن ابن عمر رضي الله عنهما قال قال رسول الله صلى الله عليه وسلم بمنكبي فقال كن في الدنيا كأنك غريب أو عابر السبيل. رواه بخاري. لا کوڕی عومەرەوە ڕەزای پەروەردگاریان لەبێت دەجێڕنەوە کە وتویەتی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم شانی گرتم و فەرمووی لە دنیادا وەکو بێگانە ویان وەکو ڕێبوار بە واتە وەکو بێگانە و ڕێبوار نێن لە بیری ڕازاندنەوە و خەفەت خواردنی ئەو ڕێگا و جێگادا تۆی شوابە لە تەواوی ئەم دنیایەدا بەڕاستی هەمومان ڕێبوارین و سەعات بە سەعات و ڕۆژ بە ڕۆژ لە دنیا دوور دەکەوینەوە و بەرەو مەنزڵی هەمیشەیی دەڕۆین. بەڵێ بەڕاستی هەر چرکێک لە چرکەکانی کاتژمێر گورزێکن لە دڵمان دەدات و کۆتایی تەمەن و قەبر و هەژمار و بەهەشت و جەهەنەمان دەخاتەوە بیر. 67 عن نواس بن سمعان رضي الله عنه عن النبي صلى الله عليه وسلم قال البر حسن الخلق والإثم ما حاك في نفسك وكرهت أن يطلع عليه الناس. رواه مسلم. لا نواسی کوڕی سەمعانەوە ڕەزای پەروەردگاری لێبێت دەجێڕنەوە کە پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرموویەتی چاکە جوانی ڕەوشتە گوناح ئەوەیە کە دێت بەدڵ تا و پێت ناخۆشە خەڵک بەوەی ناو دەروونێت بزانێت. بەڕاستی ئەمە تەرازوێکی چاکە بۆ ناسینی گوناح و تاوان هەرچی لە دڵتا بوو پێت ناخۆش بوو پێت بزانە ئەوە گوناحە و هەرچی زووتر مێشک و دڵی خۆتی لێپاک بکەرەوە. 68 عن سعد بن أبي وقاص رضي الله عنه قال سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول إن الله يحب العبد التقي الغني الخفي. رواه مسلم. لا سعدی کوڕی ئەبی وەقاسەوە ڕەزای پەروەردگاری لێبێت دەجێڕنەوە کە وتویەتی بیستم لە پێغەمبەر صلى الله عليه وسلم کە دەیفەرموو بەڕاستی پەروەردگار بەندەی لە خوا ترس و ئەو دەوڵەمەندەی خۆش دەوێت کە بە شاراوەیی دەبەخشێت واتە بەو دەوڵەمەندیەی خۆی لێبایی نابێت و لوودبەرز نابێت و پێشێڵکاری مافی خەڵکانی تر نەبێ. 69 عن
عياض بن حمار رضي الله عنه قال: قال رسول الله صلى الله عليه وسلم: إن الله أوحى إلي أن تواضعوا حتى لا يفخر أحد على أحد ولا يبغي أحد على أحد. رواه مسلم. لا عیاضی کوڕی حیمارەوە ڕەزای پەروەردگاری لێبێت دەجێڕنەوە کە وتوویەتی پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرموویەتی: بەڕاستی خوا نیگای کردووەتە لام کە ئەوەندە خۆتان نزم بکەنەوە هەتا هیچ کەسێک خۆی هەڵنەکێشێ بەسەر کەسی تردا و هیچ کەسێک ستەم لە کەسێکی تر نەکات. ئەوەیە یەکسانی ڕاستەقینە و بەو شێوەیە مرۆڤ دەگات بە بەختەوەری هەردوو ژیان کە کەس خۆی فەرز نەکات بەسەر کەسی تردا و کەس نەکات بە بەندەی خۆی و هەموو برابن و بەندەی پەروەردگار بن. حەفتایەمین. عن أبي هريرة رضي الله عنه قال: قال رسول الله صلى الله عليه وسلم: ثلاثة لا يكلمهم الله يوم القيامة ولا يزكيهم ولا ينظر إليهم ولهم عذاب أليم: شيخ زان ومليك كذاب وعائل مستكبر. رواه مسلم. لا أبو هريرة ڕزای پەروەردگاری لەسەر بێت دەجێڕنەوە کە وتوویەتی پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرموویەتی: سێ تاقم و کۆمەڵ هەن پەروەردگار بە لوتفەوە لە ڕۆژی قیامەتە نەقسەیان لەگەڵ دەکات و نەپاچیان دەکاتەوە و نەتەماشایان دەکات و بۆ ئەوان هەیە سزایەکی پڕ ئێش و ژان. ئەوانیش ئەمانن: یەکەم پیرێکی زیناکەر، دووەم پاشایەکی درۆزن، سێیەم فەقیرێکی لووتبەرز و بەفیز. چونکە هیچ کام لەو سێ کەسە پێویستی بەو سیفەتە نییە و زۆر نەگونجاوە لەگەڵیدا. بەڵام بەداخەوە ئەمڕۆ بەناو سیاسەتەوە هەر گەورە و سەرۆک و پاشایانن بۆ چاوبەستی لە خەڵک و فریودانیان تا درۆ هەبێ ڕاستی ناڵێن.